دنیای کتێب باوی کتێبە ئینسان بە خوێندنەوە بەڕاستی پێش دەکرد ئێمەگەر نەخوێنینەوە هیچ نازانین هیچ لە دنیاە تێناگەین خوێندنەوە باشترین دەلیلە لە بۆ سەرکەوتنی لە بۆ ئەدەبی کوردی لە بۆ پێشکەوتنی وڵاتەکەمان و بۆ هەموو جانبەکان بەڕاستی کتێب خوێندنەوە زۆر باشە ئەگەر بچی هەر شوێنێک نەخوێندەواربی یعنی شوێنەکە پێ نازانی ئەگەر خوێندەواری دەزانی شوێنەکە کێیە و لە کێیە و کتێب خوێنەوە بۆ هەموو تشتێک زۆر باشە کتێب خوێندنەوە ڕاستی شتێکی زۆر باشە بەڵام ئێستا لەو زروفەی ئێمە تێداین دەژین خوێندنەوەی کتێب بۆتە وەکو عیبێکی لە هاتووە بەڕاستی کەم کەس گرنگی بە کتێب خوێندنەوە دەدات لەبەرەوەی خەڵک ژیانی خۆی هەم بۆ ئەوە تەرخان کردووە لەلایەن تۆڕە کۆمەڵایەتیاکانەوە زیاتر لەسەر مۆبایل و ئەنتەرنێت و شتیوە خۆی خەریک دەکات پێم باشە خەڵک زیاتر گرنگی بە کتێب خوێندنەوە بدات چونکە کتێب خوێندنەوە شتێکە بەڕاستی مرۆڤ پێش دەخات کتێبە تا بخوێندرێتەوە باشە هاوڕێکی زۆر باشە کتێب بۆ گەنجەکانی خۆمان تایبەت بۆ گەنجەکانی خۆمان زۆر باشە کتێب بۆی پێم باشە هەموو گەنجێک بیخوێنیتەوە بیکات بەسەر ساوی ژیانی خۆی باشتر وایە ئینسان ببێتە هاوڕێی کتێب هەتا وەکو دووربی لە هەڵەکانی دنیا و بەرەو پێشەوە بڕوا